بەڵازیزان دەچینە لای ڤیتیەکی دیکە لەسەر خلیسکێنەی سەربەفر کە ئازاد ئامادەی کردو چکە هێشتا لەو ناوچانەی حاجی عومەران و دەوروبەری ئازاد مەراوایی لەو ناوچەیە هێشتا بەفرێکی زۆر بە شاخەکانەوە ماوە و لەوێ خلیسکێنەی سەربەفریان دروست کردووە. ئازاد ڤیتیەکی ئامادە کردو با بینێرۆ ڤیتیە بین. بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێ بینەرانی بەڕێز ئێمە لە کوێستانی وێزین لە دەڤەری باڵەكایەتی دیارەیەکە کە لەو ناوچانەی کەوا زۆرترین بەفری لە ئاسی هەرێمی کوردستان لێ ئەبارەیەوە ناوچەیەکی گونجاوە بۆ سکی. دیارە ئەمڕۆ ناوەندی كەلتوری چۆمان و هەروەها گروپی سکی چۆمان هەستاون بە ئەنجامدانی سکی لێرانە سکی ئەنجام دەدەن. فەرموون بینەرمان بن. ئێمە ئەمڕۆ لە ناوەندی كەلتوری چۆمان لە باوبەشی لەگەڵ گروپی سکی چۆمان گەشتێکمان ئەنجامدا بۆ بەرزاییەکانی وێزە لە سنووری قەزای چۆمان. ئامانجمان لەم گەشتە بۆ ئەنجامدانی یاری سکی بوو بەو پێی کە باڵەكایەتی ناوچەیەکی لەبارە بەهۆی هەبوونی بەفرێکی زۆر. ئێمە وەک سەرەتا هەوڵمانداوە لە ناوەندی كەلتوری چۆمان کۆمەڵێک سکی بۆ ئەنجامدانی یاری سەرەتایی و فێرکاری دابین بکەین بەو پێی کە درکمان بەوەی کردیا خواستێکی یەکجار زۆر لەسەر ئەنجامدانی وەرزشی سکی هەیە. لۆیە ئێمە هاتینە کۆمەڵێک سکیمان دابین کردووە و ئەمڕۆ گروپێک لە گەنج و لاوی چۆمان هاتینە بەرزاییەکانی وێزە بۆ ئەنجامدانی یاری سکی. ناوچەی باڵەكایەتی تا چەندە ناوچەیەکی گونجاوە بۆ یاریسکیوە تا چەندە حکوومەت هاوکاری یاریزانان بووە. ناوچەی باڵەكایەتی شوێنێکی زۆر لەبارە بۆ یاریسکی لەبەرەوەی یاریسکی پێویستی بە بەفرێکی زۆر هەیە. ناوچەی باڵەكایەتی یەک لەو شوێنانێکە زۆرترین بەفری لێ ئەباری لە هەموو وەرزەکان بە تایبەتی لە بەهاران زستانان پاییزان لە مانجی 6 و ئەفتیش بەفری هەر ئەمینێ. هاوینانیش لە بناری گۆمی بێکۆدیان و بناری هەڵگۆرد شوێنی تایبەت هەیە بۆ سکی. ئەکرێ لە ڕووی گەشت و گوزاریەوە سوود لەم ناوچەیە وەربگرێ بە تایبەتی کە ئەم یاریە پەرەی پێ بدرێت. بەڵێ لە ڕووی گەشت و گوزاریەوە حکوومەت ئەتوانێت زۆر پەرە بەم وەرزشە بدات و لەبەرەوەی لە ڕووی گەشت و گوزاریەوە گەشتیاران ئەتوانن ڕوو لەم دەڤەرە بکەن بۆ یاریسکی. ئەمەش ئەبێتە هۆی هاندانێک و شێوازێک کە لە شێوازەکانی پەیاکردنی داهات بۆ وڵات. بەداخەوە یاریسکی کەسەر ڕای ئەوەی شوێنە جوگرافیەکەی دەڤەری باڵەكایەتی شوێنێکی زۆر گونجاو بۆ ئەنجامدانی ئەو یاریە. بەڵام یاریەکە پێویستی بە هاوکاری زۆری لایەنی دەرەکی هەیە لە ڕووی مادیەوە لە ڕووی معنەویەوە. گروپەکە ئێمەش گروپێکی بیداییە تا ئێستا کەسێک نەبووە سپۆنسەریمان بکە یاخود سەرمایەدارەکان خۆیان تەرخان نەکردە بۆ ئەو یاریە. بەداخەوە یاریزانەکانش کرێ بڵێن یەک دووەچیان نەبێت کە توانای کڕینی کەلوپەلەکانمان هەبووە پێشتر. ئەگەنا زۆربەی یاریزانەکانش بێ کەلوپەلن بە هەماهەنگی لە بینی یاریزانەکان
کەلوپەلەکان لە بین یەکتر ئەگوازینەوە. ئەو شوێنە شێوەیەکی گشتی دەڤەری باڵەکایەتی شوێنێکی زۆر لەبار و گونجاوترین شوێنە لە سەر ئاستی عراقدا کە لەبار بێ بۆ ئەو یاریەوە بە تایبەتیش لێرە ئەتوانین بڵێن پشتی چۆمان لە منطقەی حاجۆمەران و ئاڵانە و وێرزە کە ئێستا ئەمەلەینا با بڵێن بناری تافگەی پرژێ لەوێندەرین لە پشتی گوندی وێرزەینا شوێنێکی زۆر لەبار و گونجاوە لە ئەو یاریە کە ئەتوانین بڵێن باشترین و گونجاوترین شوێنە لەسەر ئاستی عراقدا و ئێستا کە بە خۆتان دەبینەوە نێزیک چین لە بەهاردا یان با بڵێن لە مانگی سێدا بەفرێکی ێزگار زۆری تێدا مایە و شوێنەکەشی زۆر لەبارە.